کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان بە داشکاندنی نرخی خوێندن لە زانکۆ ئەهلی و حکوومیەکانی هەرێمی کوردستان. ئەو داشکاندنە چەندە لە خزمەتی قوتابی و خێزانانی قوتابیاندایە. ئاست و کوالێتی زانکۆکانی حکومی لە هەرێمی کوردستان و ئاست و زانستی زانکۆ ئەهلیەکانی هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە مامۆستا قوتابی و تەنانەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سەبارەت بە کەموکوڕیەکان کە زۆر جار دەگوترێت ئاستی زانستی بە بەراورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوو دابەزیوە کێشەکان چین و چارەسەرەکانش بە چ شێوەیەک دەبێت؟ ئاستی زانستی زانکۆکان چۆن دەبینی؟ حکومی ئەهلی شتەکان نسبیە بە نسبەت زانکۆی حکومی تا ڕادەیەک باشترە لە زانکۆ ئەهلیەکان بەبوونی ئەوەی زانکۆی ئەهلی پارەی خۆت ئەدەی بێمنەتی لەوەی کە فێر بێت یا فێر نەبێت بەس حکومی ئیجباریە زۆربەی تەڵەبە بۆ ئیجباریەت دێنە ژوورەوە. دڵنیاکە حکومی باشترە؟ دڵنیام باشترە ئەکید باشترە. قوتابیانی زانکۆی ئەهلیش دەڵێن کاکە ئەهلیەکە باشترە لە زانکۆکانی حکومی دەرچووی عەرەبیە زمانی ئینگلیزیە بەڵام هیچ شتێکی تۆ فێر نابێت. ئەوە ئەکرێت ئەکوێتەوە سەر ئەو کەسێک کە ئەخوێنێ ئەگەر قوتابی خۆی هەوڵ بدات لە مەرحەلەیەکەوە تا مەرحەلە چوار بەرهەمێک بۆ خۆی پێیاکات بەڵام ئەگەر من هەر لە ئەوەلەوە هیچ ناکەم هیچ ناکەم هەتا کۆتاییش هەر بە هیچ باشە حەزی خوێندن لە کوردستان لە زانکۆکانی کوردستان لای قوتابی دروست بووە یان هەر بۆ کات بە سەربردن و وەرگرتنی بڕوانامەکە دروست نەبووە ئەکرێ بڵام زۆربەی ئیجباریە تەنها بۆ شەهادەتێ بۆ شادە بەڵام شادە دوای ئەوەی کە زانستێک فێرنەوی بە کەڵک چی دێت تۆ دڵنیاسبێت هەیە تەخەڕوجی کردووە خەریجی ینی هەر بەشێک بێت اختصاصی شتەکی خۆی نییە ینی هیچ نازانێت لەو بوارەکە خوێندێتی بەیانی دوو پرسیاری لێ بکە نازانێت جواب بدات. تۆ لە چ بەشێک؟ عەرەبی. ئەوەی لە بەشەکەی تۆ هەموو فێر عەرەبی بوو؟ نە ئەکید نە. نەبووین؟ نە. تۆ لە چ بەشێک؟ کۆمەڵناسی. کۆمەڵناسی لە قوچخۆ ناغێت لە چوار. باشە چی لێ تێگەیشتی لە ئاستی زانستی؟ هەندێک لە ئەوانەی کە بەتەمەنن وەکو ئەو مامۆستایە دەڵێن لە سەردەمی ئێمە ئاستی زانستی زۆر باش بوو ئێستا وانین. ڕاستە بەخۆی پێشان ئەگەر ڕاستە ئەگەر پێشان گەنجە کتابی لێدەست بە مۆبایلی پێنەبە ئەوە شتێکەوە بەس ئێستا ئەگەر کتابی لەدەستبی مۆبایلی پێبی بە چاوشکە تەماشای دەکەن لە ڕۆنگەم نیش زانکۆ کاتکوشتنەچی ئەکادیمیە کاتکوشتنەچی ئەکادیمیە بەڵگەت پێم بڵێ بەڵگەم ئەوەیە ئەمن مەرحەلە چارم دەسمە ژۆرێ مامۆستا لە باتیەوەی چ لە قسەی لەم بکە بە من دەنووسەوە ئەخە من ئەعدادی نیمە ئەم پێویستم بەوەی لە بنووسێتەوە ئەم پێویستم بەوێ مناقشەم لەگە بکە لەوەی زانایرە ئاو لە گۆڕکەین نەک هەر نووسینەوە دەرخکردن بی ئەم تەڵەبەی زانکۆمە جامیعمە باش گرفت لە منهەجیان لە مامۆستایە لە مامۆستایە لە منهەجشە دەبی سیستەم سەر لە نوێ دەستکاری بکرێتەوە سیستەمی پەروەردە. باشە تۆ دەڵێ چی مامۆستا گیان باسی لەوە دەکرێەوە دەڵێ ئەم قوتابیە دەڵێ کێشە لە منهەج و لە مامۆستایە دەبێت سیستەمی ینی خوێندن بە تەواتی بە دوواداچوونی بۆ بکرێتەوە. من پێم وایە هەردوو لایەن چی سیستەم و چی مامۆستاش بەڵام زیاتر منهەجی خوێندن منهەجێکی جێگیر نییە بۆ نمونە ئێمە لە بەشی ئینگلیزی جیاوازی زانکۆکان لە زانکۆی سۆران زانکۆی ڕاپەڕین زانکۆی کۆیە زانکۆی سلێمانی زانکۆی سەلاحەدین کە زانکۆیەکەی ئێمەیە هەر بەشێک مامۆستاکان بۆ خۆیان یان با بڵێن سەرۆکایەتی زانکۆکان بۆ خۆیان بڕیاری منهەج ئێمە لە قازانجی قوتابی نییە بێ هیچ گومانێک لە قازانجی قوتابی نییە قوتابی هاتووە بۆ لای ئێمە لە زانکۆی سۆرانەوە هاتووە لە قۆناغیەک ڕێزمانی ئینگلیزی نەخوێندووە گرامەری نەخوێندووە نەخێر بەڵێ لە جیاتی فێربوونی دەنگسازی کە پرۆنەنسیشنی پێ دەڵێن بەگشتی لە زمانی ئینگلیزی فۆنەتیکسی خوێندووە لە قۆناغێک پێشکەوتووترە یعنی دەبواە قۆناغێک دواتر بیخوێنێت لەوانەیە هەمان کێشە لای مامۆستا هەمان کێشە لەوانەیە حکوومەت وەزیر چوزانم مامۆستا گیان لەوە زیاتر دەرس هەیە بۆ مامۆستایەک دادەهێنرێ ینی بێ ئەوەی ناوی بێنم هەر مامۆستایەک و ئەوانی کە گویان لێمە دەزانن ئەوە دووەمین جارە
ئەم ساڵیش و ساڵی ڕابردوش و چەند ساڵی پێش ئێستاش دوو دەرسی جیاواز لە ئێمە دیبیت و لەگەڵ دوو دەرسی دیکەی هەڵبژاردە با بڵین تەڵەبە دەتوان لە نێوانی دوان هەرچانیە هەڵبژێرن تەنیا لە بەرخاتی مامۆستایەک و دەرسانیانداهێنات. تێگەیشتنتان چێ بۆ ئاستی زانستی زانکۆکان؟ ئاستی زانکۆکان بەجددی کە ئەو ئاستێکی ئەو منهەجێکی ئەگەر بێت و باسی منهەجەکە بکەین منهەجەکە زۆر کۆنە ینی منهەجێکی نوێ نیە تا بەرەبەرە دنیا بەرەو پێشکەوت نەچێ منهەجەکان نوێ بنەوە لە نوێبوون بەڵام منهەجی ئێستای زانکۆکان هەموو منهەجێکی کۆنە و بابەتەکانیش قوڵنابێتەوە بۆ بابەت شتێکی باش فێر نابێت تا شتێکی باش فێر نابێت تەنها بڕوانامەکەی بڕوانامەکەش تەنها بۆ ماڵەوێت تەواو شتێکی معنەویە حکومیان لە هەلی لە حکومی وایە لە حکومی لە ئەهلیش وڵاتوانی بڵین وایە ینی ئەگەر بێتەوە سەر ئەهلیەکە هەروێرانترە ئەهلیەکە هەر تەنیا پارە وەرگرتنەکەی ویتر بڕوانامەکە ئەدەن بە قوتابی و تۆ دەڵێ چی؟ بەڕای من خەلەل لە هەردوو لە هەیە هەم لە قوتابی و هەم لە زانکۆکانیش لە قوتابیش ئەگەر قوتابێک بخۆی مەبەستی فێربوون بی دەتانی لەسەر چاوی تر بگەڕێ لە بۆ فێربوونیان مەزەڕی تر بەکاربینێتن بەس بە ئەکید خەلەل لە زانکۆکانی شێوە گۆش گوتی منهەج کەونە یان زۆر احتیمام بە تەڵەبان نادرێتن سەبارەت بە مامۆستاکان چۆنە ئەوانەی کە دەرس دەدەنەوە نزانی کۆ مامۆستا هەیە ئەلمی زۆر پێ بەس نازانی کو بگەینیتن بەس بەڕای من نازام یعنی خەلەل لە هەردوو لە هەم پێتان وایە ئێوە دوای 4 ساڵ 5 ساڵ لە خوێندن وا دەبێت کە مستەقبلێکی باشتانە بێ ئەو اختصاسێکە لە زانکۆ خوێندوتانە دواتر هەمان کار بکەنەوە پێتان وایە وا دەبێت ئەگەر لە دەرەوە زانیاری کۆنەکەیتەوە تەنها پشت بەبەستی بە زانکۆ بێگومان دەرفەتی کارکردن نابێت تۆ دەڵێ چی؟ ئەمنیش هەمان ڕام هەیە یعنی ئەگەر بەخۆت هەڵدەی خۆت زیاتر زیرەک دەخینی ئەسڵەن لە عەرەبیم فێر بوویت؟ وڵڵا بەخۆمان دەکەم دەزانی باش و ینی نەوەڵای شتێکی فێر نەبووم شتی سەرەتای فێرم بەس ناکرێت بژڵێم ینی ئێستا ئەگەر شتێک تەرجمە بکرێت ناتوانیت؟ ناوەڵا ئەکید ناتوانم تەخەڕوجیش بکەیت ناگەیتەوە وڵا جاری 2 ساڵم مایە خوا گەورێتە تۆ قسەت هەیە بۆ واستی زانستی وڵا بەڕای من ینی شتەکان هەمووی مستەقبەلی نییە خاستن ئاداب هەر هەمووی دەڵێن بێ مستەقبەلە پێشتر دەبوونە مامۆستا ئێستا درێن ئەو قرارەش نەمایە درێن مامۆستاژ نابتن ینی بۆ داهاتوو گەشتبین نین ناوەڵا درێن مامۆستایەتیش نمایە گەشتبین نین بۆ داهات راپۆرتەکەم دیدیان گوت قوتابیانی قسمی عەرەبی و کوردیان هەقوایە تا 20 ساڵێت کە حکومەت ئیشیبان نەبێ قوای بستنەوە ماڵێ یعنی ئەشتانەش تەڵەبە یەکجاری بێ ئومێد دەکاتن زیاتر احتیمام بە خوێندنەش نادەبە ددی ئێوە وەکو مامۆستا تێگەیشتنتان چییە بۆ ئاستی زانستی زانکۆکانی کوردستان بە شێوەیەکی گشتی؟ وڵای ئاستەکە زۆر دابەزیوە هۆکاریش زۆرە ئێستا نزبەی نەجاح محاولە دەکەن هەتا بەرەو پێش بچی باشتر لە مامۆستا ینی جاروەیە محاسبەی مامۆستای دەکرێت لەسەر ئەوەی کە نزبەی نەجاحی کەمە مستەوای قوتابیەکەی نەبی چۆن دەبی ناجح بکرێت ینی مامۆستا ناچار دەبی قوتابی ناجح بکە بۆ ئەوەی هەندێک جار تووشی لێ پرسیینەوە نەبێ ناڵێنەوە مامۆستایە هەندێک جار وای لێدە ینی مەجبوری دەکەن بەڵام قوتابیش زۆر کەم تەرخەمە قوتابیش بەڵێ ئێستا ئەو هەموو وەسائلانە هەیە لە ئینتەرنێت لەوە پێداچوونەوەی کەمە لە دوو گەڕان بابەت یان سەرچاوی بابەتەکان زۆر حەزی خوێندنی لە ناخی دروست نەبوو نەخێر کە دیەتن دەرەجە دەهینتە ئێمە لە ئەزمە داینە بەڵێ پێ دوای لە ئەزمەیەکی جدی داینە بەڵێ لەبەرەوەی قوتابی ئێستا کە هەوەسی خوێندنی نەبی باش ئەمن چۆن مستقبلی ئەو وڵاتی بدە من بندستی باشە مامۆستا زۆر جار دەبینی کەسێک دەڵێ من دەرچووی زمانی ئینگلیزیم یەکتر دەڵێ من قانونم تەواو کردو نازانم چی بەڵام لە ناوەڕۆکدا کە دوو پرسیاری لێ دەکەی تەماشا دەکەیتێ زانستێکی وای پێنی هەندێک جاریان لە هەندێک زانکۆ پێ دوای ئەمە چییە مەڕاستی تێدایە يعني لوانه سيستم بخوي هر لا بنرد يعني مشكلتي دا هبيتن يعني مثلا اصلا يعني طلبك برغبتي خوي نزولايا برغبتي خوي ورنجيلايا سيستم اعتمادك لسر درجات اعتمادناك لسر رغبه درجات كوده هندري سيستمي صفي شش
تەنیا اعتیماد لەسەر کردن لەسەر سەفی 6 و لەوانی ئێستا مەثلا ئەو مەسئلەی هاتیە 4 و 5 تۆزێک دەچنە ناو مۆزوعەکەی بەڵام هەر سیستمەکە خۆی لە خۆیدا لەوانەیە ئەزمەک دروست دەکاتن پێداچوونەوە بە سیستەم گرینگە بڵێ حەزی قوتابی بۆ حەزی قوتابی و طبعا ئیمکانیەتیشی دەبی هەبیتن مجرد حەزەکە کفایەت نییە دەبی بای هەندێک ئیمکانیەت هەبی کە اختیباری لۆ بکرێ اختیبارەکەش نابی اختیبارە چی شکلی بیتن دەبی اختیبارە بی مثلا ئوسوسەچی لە بۆ دانرابی بنەمای هەبیتن مجموعە خوبەرایەک دانیشن مثلا اختیبارەکی ئەو هادا بنێن جگە لە حەز و ئارزووی تەڵەبەکەی طبعا ئەگەر ئەوش حەزی لە شتێک نەبیتن دافعی لەکن موتیڤیشنێکی لەکن تەکوی نەبیتن ناتوانیت هەموو مامۆستاکان لە ئاستی پێویستدانە شایستە ئێوە دەرس بدەنەوە لەوانەیە ئەوش خەلەلی تێدا هەبیت ئەوش لەوانەیە دیسان ئەگەر لە ئەساسەوە بگەڕی لە بۆ مۆزوعەکەی حالەتێکی ئەو هەلێ دروست دەبی ئەوش بەڕغبەتی خۆی نەهاتیە ئەوش بەڕغبەتی خۆی نەجوولایە ئەو شتێک فەرز کرایە لە سەری پێداچوونەوە بە سیستەمەکە باشترین چارەسەر تەکید پێداویستی یان پێویستە زۆر پێویستە ئەو بڕیارێک کە حکوومەت دەری چواندیەکە 125 داشکاندن بۆ سەرجەم قوتابیەکان دەکاتن و سەرجەم قۆناغەکان بەڵام لە ڕاستیەکەیدا بۆ سەرجەم قۆناغەکان نیە تەنها بۆ قۆناغە یەکەمەکانە کە لە سەرجەم زانکۆیەکان وا دیارەمە خۆم قۆناغی جیاوازی دەکرێت بەڵێ ینی ئەو قوتابی کە لە قۆناغی یەکەمە داشکانی بۆ دەکرێت ئەوەی 2 3 و 4 ناکرێت بەڵێ ئەوە هەندێک زانکۆ جێبەجێ دەبێت هەندێک جێبەجێ ناکرێت بەڵێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە دواتچوونێکە لەسەرم کێشەیە بکەن ئێستا تۆ وەکو قوتابی بەڵێ چووی پارە بدەی گوتیان کاکە دەوێت 100 بدەیت داشکانەکە شمولت ناکە بەڵێ من قوتابی مەرحەلە دوومە کە کاتێکە چووم پارەی بدەم قستی کە باسی ئەو داشکان نەمکرد وتیان تەنها بۆ قۆناغی یەکەمە قۆناغی دووەمەکان ناگرێتەوە. پێم بڵێن ئاستی زانستی زانکۆکان بە شێوەیەک دەیبین بە بەراو لەگەڵ ڕابردووەوە تەمەنێکتان هەیە تەمەشا دەکە ئیهتیمامی لە مەکتەبی حکومی ئیهتیمام نییە وەکو جاران کەمە منداڵ بوون بێکسانی یعنی مامۆستا دادفەرقی نەدەکرد لە فەق منداڵە فەقیری لە دەورەمەندی هەموو یەک بوو فەرق دروست بووە ئێستا فەرق زۆر دروست بووەکو ئێستا کەوا کەسەوەچی پێش ناکەوێت سبینێ لە حکومی دەریش دەچی لە جێکی وەری ناگرن وەری ناگرن نەخێر وەری ناگرن حکوومەت دەڵێ دامەزاندنی ئەگەر پێ دوا بێ ینی بە بۆچوونی تۆ ئەگەر ئاستی زانستی قوتابیەکە باش بێت کە لە دەرزانکۆ دەرچووە پێدوانێت لە کەرتی تایبەتی ژوە ئیش بکە ینی لە شەریکەکی بڕێکاکەەوە زۆر زیرەکە با ئیش بکە بەڵێ بە تاکید وایە هەرواشە ینی کەواتە کێشە لە ئاستی زانستەکەی ئێمەیە تەبانە دیکو باشە تۆ پێم بڵێ لە ڕابردوودا زۆر کەس دە ئێوە دەڵێن کاکە وەڵی لە ڕابردوو هەر کەسێک دەرچووی زانکۆ باە یان دەرچووی هەر قۆناغێک باە زۆر زیرەک بوو بەڵگەت چییە پێشتر باشتر بوو ئێستا باش نییە پێشتر سەد قەت باشتر بوو ئێستا نمایە خیندە نمایە سعادنەوەی شەوێدەی شەوە مدارە فەیسبووکی دەیتدەری دەدەێت تەمەشا دەکات ئەمە کچی کوڕەکەم هەیە ساری چل وەرەقەی دەم چل وەرەقە ئەرێ بە قورعە چ دەخینی لە زانکۆیان هەیە چل وەرەقە ئەرێ بەخوای سفێر بووە وەڵی نازانم چی لێ چل وەرەقە ئەرێ بەخوای ینی 4000 زۆر نییە پارە وڵی بەرەوە زۆرە باشە ئێستا حکوومەت داشکانی لۆ کردووە لەسەر پارەکە داشکانی کردووە داشکانەکە باشیان خراپە لە سەدا وڵی بە من باش نییە باش نییە هیچی باش نییە چۆن هیچی باش نییە باشە بۆ کو دەبی هەر ئەمە هەر هەمووی سفر بکەیت ئەو پارەیە دەی نەفێر دەبی نە هیچ بەکەلک نایە بە من حکومیەکە باشترین دراسەتە هێشتا حکومیەکە باش حکومیەکە باش ئەهلی باش نییە تەڵەبە هەیە دەیبن دەرێ من ناخینم پارەی دەدەم خەسبن لەسەر یانە نازیحم دەکەن ینی شادەکە دەکڕی بە پارەی بە پارە دەکڕی ینی مەسەلەکە وای لێ هاتووە شادە ئێستا بە پارەیە ماجی یەک ڕۆژ دەوام دەکات شادەکەش وەردەگرت بە پارە بە خۆت بینیوتەوە هەیە ها زۆرە زۆرە ئارێ وەڵڵا باشە تۆ لە هەلی دەخینی منداڵەکە بڵێ ئەوە دەڵە شادەکە بە پارەیە تۆ دەڵێت واللهی وەکو ئەوەی ئەو مەرحەلەیە دەبی 4 ساڵ ئەوە بە حساب بخینی و دوای شادەکەی بدەنێ واللهی ئێستا ئەو ساڵێ دووەم مەرحەلێتی وا دەڕوە کە چی دەیبینم و ئەوها بە قووەتیژ نییە برێ ئەو پارەیەکە فێریان کردبی لە زمان پارەکە فشت فێر نەکرد ناوەڵڵه ئەلەسازەوە زمانی ئینگلیزیە زانکۆیەکی عالەمیشە هیچیش دەماڵێ متابعی دەکەم و
حرفی پێک دێنی لەگە یەکدری لە قۆناغی دووەمیش ئەرە وەڵڵا بەوەستە وەرگیراوە چییە وەڵی ناوەڵە بەخۆی اختیارمان کردوەکۆ عالمەگوتی برادەرەکانم هەموو چوونە بە پارە باشە و زیاترێتی مامان دەدەنێ ئێستا وەکو مەکتەبی حکوومەتی خۆمان هەموو ئەوانیش هێمال بە تەواوی قوتابیەکانمە فێر ناکەن هەمووش پاش دەوامی دەچنە مەکتەبی ئەهلی تۆ دەرچووی زانکۆی بەڵێ چەند دەبیت خوێندن تەواو کردووە من تقریبا 9 ساڵە بێ 9 ساڵە 9 ساڵە بڕوانامەی بەکەلێریۆست وەرگرتووە لە قانون یانی تۆ ئێستا پارێزەری باشە زۆر جار خەڵکێک دەڵێ خەڵکێک پێی وایە ئاستی زانستی دابەزیوە تۆ دەڵێ چی بەحقات ئاستی زانکۆکان لە پاشی ئەوەی کە ئەو ئەهلیانە پێیابوون ئەو کاتێ دابەز پێم وایە یعنی ئەهلی بۆ گرفت کێشە زانی بۆ لە مەسلەی ئەهلیەکان ئەو زانکۆ ئەهلیانە یعنی زیاتر خەڵکەکە بۆ شەهادە بوو نەک بۆ عەلمەکە بوو ئەوەی عنی نسبەیەکی زۆر ناڵێم لە 100% مطلقی کەین بەڵام یعنی چونکە بەڕاستی ئێستا جامیعە ئەخر لە کولی قانون مەفروضە ئەتوو ینی مەسادری تو هەمووی عەرەبیە ناکرێ بە کوردی بخوێنی یعنی لە کولی قانون لەلای ئێمە مەسادرەکان هەمووی کرا بۆ کوردی ێ باشە سپین ئێستا کتابە عەرەبی بێتە پێشەوە ئێستا قانونەچێ عراقی بێت تۆ ناتوانانی کۆنتترۆلی یعنی ئەگەر بە زەکای خۆم نەبی نەخێر ناتوانم بەس تەڵەبە هەیە ناتوانێت چکە لەبەرەوەی بەس بە کوردی جواب داوە ینی بەمە شتێکی ناتەندروستە قانونی عراق هەموو عەرەبی بێ دەرچوێکی زانکۆ بەشی قانون عەرەبی نەزانێت ئێستا ینی زۆر کەس هەیە ناتوان یەک عەرزەی داوا بنووسی بە عەرەبی لەبەر ئەوەی دیڕاستەی هەمووی بە کوردی خوێندووە دەرچووی زانکۆ ناتوانێت ناتوانێت نەخێر ناتوانێت مستحیل ئەگەر ساڵی هەشتاکان سیر بکەین ئاستی زانستی کوالیتی بەرز ئێستا بۆ دابەزیوە ئەوە زانکۆی فلانەوە لە فلان وڵاتەوە فلان مامۆستاوە بەریتانیەوە ئەمە چوزانم ئەزانی ئەشت پا بڵێم نەک زانکۆکان هەلا ئەوەی لە ساڵی هەشتاکان ئەوی تا 6 عەدادی چووە ئەو کاتە بە مامۆستا حساب بزانم مستەوا چەند بەرز بووە باشە بۆ دابەزیوە بۆ ئاخر دابەزیەکە ئەوەی هەمووی بوو تجارەتە یعنی هیچ شتێ نییە What did we say about simple past? Please explain to me. بەشێک لە خەڵک باو باودایکان دەڵێن زانکۆکانی ئەهلی ئاستێکی زانستی باشیان نییە ما تا چەند ڕاستەم قسەیە بەداخەوە هیچ زۆر ڕاستێکی نیە چونکە ئەو یعنی ئەو ڕێز و احترامێکە لە تەڵەبە دەگیرێت لە زانکۆ ئەهلیەکان ڕوا ناکەم وەگووا بێ لە زانکۆ حکومەکان ڕێز و احترام بەڵێ ڕێز و احترام شێوازی خوێندن منهەجەکەیان ئەوە فەرق و جیاوازیەکە باشە ئەوە دەڵێ ڕێز و احترام پێت وایە لە زانکۆ ڕێز و احترام گرینگە یان منهەج یان ئاستی زانستی مامۆستاکان خۆی هەموو شتێ هەمویان هەر گرینگە بەس لێرەکانە زۆر ڕێز لە قوتابیەکانیان دەگرن باشە هەڵسەنگاندنت چی ینی بۆ خوێندنەکە تۆ بە قەنەعاتێکی زۆرەواتی ئەو زانکۆی بەڵێ وایە بە قەنەعات کاتێک هاتین فۆرم وەردەگرین بەڕاستی زۆر شتەکانیان جوان ڕوون کردەوە وەکو متمانیان پێدان کە ئێمە دەتوانین گرنتی هەیە سبەی تۆ دەرچووی ئەم زانکۆیە بی ئەگەر لە کەرتی گشتی ژوەرت نەگرێ ینی کۆمپانیایەک بڵێتە تۆ فەرم و تۆ بێگومان کاتێک ئێمە لێ خەڵاس دەکەین بێجگە لەو ئەو بەشێکە ئێمە دەیخوێنین زمانی ئینگلیزیەکەمان باشترە کە چونکە ئێمە دەتوانین لێرە فێری هەر کۆمپیوتەر و شتیش بین و سیستەمەکەی باش سیستەمەکەی زۆر بەڵام تاوەکو ئێستا بەرهەمەکە نازانی چۆن نازانی بەس ئەو تێ باوەڕشمان پێیان هەیە تونکی دەرێ هاتی از ئەمریکا هاتیم ڤرجینیا بەڵێ تونوکە لێرە قوتابیە بەڵێ چاوا دەبێنی فەرق چینە دنابەرە زانکۆیەکی ئەمریکی و زانکۆیەکی کوردستانی ئەهلی والله هەمە پۆرێڤێرە گەلە کێمە یعنی کۆەکەس لە ئەمریکام خواندبە ویا من 2 دەفتەر و نیو دابم بەس ساڵێ و vێرە گەلە کێمتر ئەس دەم لە ئەمریکا چەند ساڵی چەند پارە دەدەن ساڵێ 2 دەفتەر و نیوە دەدەن یەک ساڵ لە ئەمریکا 2 دەفتەر و نیو نفسی کولیە نفسی کولیە نفسی منهج چاوە والله نظامەوە بزە وێچنیکە پارەش بانقی بینی و دشتنیکە بانک پارە دەتا تا هاتە تە خواندنەوە تەمام کرد پشکداری چەند محازەرە کردە بێ زانکۆیە تو قۆناغی یەکەمیان دووەمی
ئازێگەم یەکەمی بەڵێ ینی ئاستێ مامۆستایان کوردستان دەگەل مامۆستایان ئەمریکی چاوە دێتە شوبهاندە وڵە فەرق نییە مامۆستایت مەژی گەلک بۆش فەرق نییە وڵات باشە بەس کاکی برا نوکە ئەگەر گەلک کەس وسا ئاخافنێتە جێویزبی دەبێژی کاکە وسانیە چاوە فەرق نییە بلا بن بخە سەحکنە بۆش دەزانن ینی باوەڕێتە تەمام هەیە ڕاستی ینی گەلک باشە ڕاستی ئەمە ئەو خواندنەوەێژی هەر نفسی خواندنەوەێرە ینی هەمی ئۆنلاین و تشتە تۆ سەمرت بینێت هەک وێجا نەمە نفسی تشتە بڕیاری داشکاندنی کرەی خوێندن سەبارەت بە بڕیارێکە حکوومەت داوێتی بۆ ئێوەکو قوتابی چۆنە زۆر کەس پێی وایە زانکۆکان بە تایبەت ئەهلی تەنیا بریتین لە کۆمپانیای پێدانی بڕوانامە لە بەرامبەر بڕێک پارە تۆ وەکو قوتابێک چی دەڵێیت؟ من خۆم معدلم سەد بووە وەکو خوێنکار چەند بۆ معدل؟ سەد بەڵێ سەد لەسەر سەد بەڵێ لە پەیمانگەی کۆمپیوتەرەوە قوتابی زیرەکەکانی تو بەڵێ زۆر باش واتوانیم معدلی سەد بەدەست بێنم و خۆم لە حکومیش ناوم دەهاتەوە بەڵام ویستم زانکۆی کەڵبژێرم کە لە ڕووی فێربوونی ئینگلیزیەوە و لە ڕووی سیستەمەوە پێشکەوتوو بێ یعنی حکوومەت ڕەفز کردەوە بەڵێ بەڵام زۆر کەس دەڵێ حکومی باشترە من وەکو خۆم لە ڕووی خوێندنەوە لە ڕووی فێربوونەوە ئەم زانکۆم بەلاوە باشتر بوو هەم لە ڕووی ئینگلیزیەکەوە چونکە زیاتر گرنگی بە ئینگلیزی دەدرێت و هەمووش بە ئینگلیزی قسە دەکات لە کوردستان بڕوانامەیەکی زۆر هەیە خەڵکێکی زۆر بڕوانامە لە زانکۆکان وەردەگری بەڵام لە ڕووی فعلی کردداری بەرهەمیان نییە هەروو خۆت کتت بە شێوەیە کە بڕوانامە بەرامبەر پارە بەڵام کاتێک ئەتو دێ ناو واقعەوە بڵێ دێ ناو قوڵاییەوە دەبینی زانستەکەت فێر دەکرێت ینی پێ دوایە زانکۆیەک لەگەڵ زانکۆیەکی هەلی جیاوازی هەبێت ئەهلیەکان هەموو لا ڕۆکدا جیاوازن ناو یەکدا جیاوازە ینی هەیە باش هەیە خراپ هەیە باش هەیە خراپ بۆ گۆڕ خۆشت کتێت تەنها بڕوانامە بەرامبەر پارێ هێندێکە بۆ تو ناوەڕۆک گرینگە یا مامۆستاکان گرینگە یان ناوی زانکۆکە هەم ناوەڕۆک هەم مامۆستاش ئەگەر مامۆستا سەرکەوتوو بێ ئەوە زیاتریش فێر دەبێ با لە دەستپێک دەبزانین جیاوازی لە نرخەیە زانکۆکانی حکومی 145 ئەهلی 125 ئەمە بۆ بەخێر بن سەرچاو لەبەر ئەوەی بەڕاستی خۆزانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو بە قەیرانێکی سەختی دارایی تا تێپەڕین بۆیە لە کابینەی نوێی حکوومەتتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی هێڵە گشتەکانی کارنامەی کابینەی نوێی حکوومەتتی هەرێمی کوردستان لە بەرنامەدا بوو کە کرێی خوێندن بۆ لە زانکۆ تایبەتەکان و لە زانکۆ حکوومیەکان بە پێی ڕێژەیەکی گونجاو کەم بکرێتەوە ئەوە بوو لەلایەن ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوە زانستی هەردوو بابەتەکە چ لە زانکۆی حکومی و چ لە زانکۆی تایبەت دیراسەکرا بە تاکید کە ئەڵێن زانکۆ پەیمانگا تایبەتەکانی ژەگرێتەوە دیراست کرا و لە دوای دیراست بەو شێوە بڕیاردرا کە لە کەرتی حکومی هەوڵ بدێت هاوکاری زیاتری هاوڵاتیان بکرێت وەک بڕیارەکە کە ڕاگەندراوە 145 لە کرێی خوێندنی ئێواران و هەروەها خوێندنی پەرەڵێل لە زانکۆ حکومیەکان داشکێنرەوە بۆ ساڵی خوێندنی 2019 و لە زانکۆ تایبەتەکانی لە ئێستادا بڕیارەکە بەم شێوەیە ڕەنگە ساڵی داهاتوو پێداچوونەوەی پێدا دەکری ئەمە بەپێی بۆ ئەم ساڵە بڕیارەکە بۆ ساڵی خوێنی 2019 و لە زانکۆ تایبەتەکانیش بێگومان ئێمە ئەمانەوێ لێرەوە با بڵێن سوپاسی ئەو زانکۆ تایبەتانە بکەین کە بە شێوەیەکی گشتی بە پیر بڕیارەکەەوە هاتن بە شێوەیەکی گشتی لە ساڵانی ڕابردووش بە شێوازی جیاجیە هاوکاری هاوڵاتیانیان کردو هاوکاری کە سوکاری شەیدانیان کردووە هاوکاری کۆمەڵی قوتابی خوێندکاری هەژاریان کردوەوە ئێوە پێتان وایە زانکۆکان بەدەم بڕیارەکەی ئێوە هاتوون بە شێوەیەکی گشتی هەندێک زانکۆ تێبینیان ئێمە لێژانی خۆمان و فەرمانگەی تایبەتەیە لەگەڵیانە با بڵێن بە دوواداچوون دەکەین بۆی بڕیارەکەی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵەوەکو خۆی جێبەجێ بکرێت کە بریتە لە 125 لە کەمکردنەوەی کرێی خوێندن بۆ دیسان ئەڵێن بۆ ساڵی خوێندنی 19 بۆ هەموو قۆناغەکان بەڵێ بۆ هەموو قۆناغەکان یانی ئەوەی کە ئەم ساڵ تەڵەبەیەکی ئەم ساڵش کە لە پۆلی سەیە بەڵام لە ساڵی خوێندنی 2019 بڕیارەکە بۆ ئەمە جێبەجێ دکتۆر گریمان زانکۆیەک پابەند نییە کۆمەڵە قوتابی سکاڵیان هەیە چی بکەن بۆ ئەوەی دەنگی خۆیان ئەم سکاڵانە ئەتوانن ئەم قوتابیانە بێن لە وەزارەت نوێنەریان شەر نییە هەمووی بێن نوێنەریان بێتە وەزارەت و ئێمەش
وەکوتم بە دوواداچوونمان هەیە بۆ زانکۆکانوانی ئێمە زانکۆکان لە ئێمە دابڕاو نین ڕۆژانە ئایان بینین ڕۆژانە بە دوواداچوون هەیە بەشێک لە زانکۆکان بەشێکیان دەڵێن ئێمە ساڵی پار داشکانمان کردووە ئێوە ئاگاداری ئەم داشکانن یان ئەوە مبەڕیرێکەوە هەندە قوتابی دەڵێ بە تاکید ئەمە ڕاستە لە 4 ساڵی ڕابردوو هەندێک لە زانکۆکان داشکاندنیان کردووە وەکوتم ئێمە پێشتر خۆم ئاماژەم پێکرد سوپاسیانەکەین کە ساڵانی ڕابردووش هاوکاری هاوڵاتیانیان کردووە بۆیە بەڵێ هەندێک زانکۆ ساڵانی ڕابردوو داشکاندنیان کردووە ئەمە ڕاستە باشە دکتۆر لەسەر کوالیتی زانستی زانکۆکان ئێمە لەگەڵ خەڵکێکی زۆر قسەمان کردووە ئەوەی کە لەگەڵ ئێمە قسەی کردووە خەڵکی سادن هەمویان باسەوە دەکەن ئاستی زانستی زانکۆکان چه ئەهلی چ حکومی وەک پێویستی وەک پێویستنی ڕاستەکە وا بڵێن لە سنووری تموحی ئێمە نییە بە تاکید ئێمە حەز دەکەین باشتر بێلەوە و هەولیش بۆ باشتر بوون دەدەین بەڵام بەو شێوەیە نییە کە ئاستی زانکۆکانمان زۆر خراپە بەعکسەوە زانکۆکانمان لە ئاستی زۆر باشدان و زانکۆمان هەیە با بڵێن دەرچوەکانیان منافەسەی دەرچووی کۆمەڵێک زانکۆی گەورەی دنیا ئەکەن. بەشی زۆری قوتابیان لە زانکۆکانی حکومی و ئەهلی لە هەرێمی کوردستان باس دەوە دەکەن کە گرفتی گەورە لە نێو زانکۆکانی کوردستاندا گرفتەکە تایبەتە بە سیستەم و هەندێک جارش گرفت لە مامۆستایانی شەیە بەڵام مامۆستایان دەڵێن گرفت ڕاستە هەندێک جار لە سیستەم هەیە بەڵام زۆر جاریش حەزی خوێندن لە ناخی قوتابی دروست نەکراوە قوتابیانیش خۆیان هۆکارن لەوەی ئاستی زانستی لە هەرێمی کوردستان لە زانکۆکان کەمتر ببێت بە بەراورد لەگەڵ وڵاتانی پێشکەوتووی جیهان. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایەکی دیکەی هەیە دەڵێت زانکۆکانی ئێمە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ زانکۆکانی دنیا ڕاستە کەم و کوڕیمان هەیە بەڵام بە ئەکید لە داهاتوودا تەواوی کەم و کوڕیەکان چارەسەر دەکەین و دەبێت ئاستی زانستیش لە زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان و حکومیەکانی کوردستان بەرزتر بکرێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.